سڵاوتان لەبێ بەڕێزانم کاتە و هەموو کاتێکتان باش. سەرنجام دوای زیاتر لە مانگێک لە گەمارودانی کۆبانی و بەردەوامی شەڕ لەو شاری ڕۆژاوای کوردستان چەک و تەقەمەنی لە هەرێمی کوردستانەوە باوکاری فرۆکەکانی ئەمریکا گەیشتنە کۆبانی. گەیشتنی چەک بە کۆبانی لە هەرێمی کوردستان مشتومڕ و کاردانەوەی جیاوازی بەدوای خۆی داهێنا. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی لە بەیاننامەیەکدا ڕێگەیان هاوکاریەکان لە ڕێگەی ئەوانەوە نێراونەتە کۆبانێ. سەرۆکایەتی هەرێمیش لە بەیاننامەیەکدا ڕێگەیان هاوکاریەکان بە ناوی هەرێمی کوردستانەوە بوون و یەکێتیشی بە مزایدەکردن بە پرسی ناردنی چەک بۆ کۆبانێ تۆمەتبار کرد. لە لایەکی دیکە و هێزەکانی پێشمەرگە بە درێژایی سنوورەکانی هەرێم لە شەڕی دژ بە داعشدان و ئەمڕۆژ لە زیاتر لە 7 میحوەرەوە هێرشی چەکدارانی داعشیان تێکشکاندوە. بە پێی زانیاریەکانی ئێستا لە هەندێک لەو میحوەرانە شەڕ لە نێوان پێشمەرگە و داعش بەردەوامە. بەڵێ بەڕێزان لەسەر ناردنی چەک بۆ کۆبانێ و شەڕی پێشمەرگە و داعش کادانەوەکان لە سەر ئاستی نێودەوڵەتی بەردەوامە. ئێمەش لەگەڵ بەڕێز فەریق جەبار یاوەرمەندە ئەمینداری گشتی هێزی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان تاوتەی دوایین کاردانەوەکان و تاوتەی دوایین کاردانەوەکانی ناردنی چەک بۆ کۆبانی و پرسی ڕوبەڕبوونەوەی پێشمەرگە لەگەڵ داعش دەکەین. کاک جەبار ئەم کاتت باش، سوپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێستان. سەرەتا لە دوایین ڕوبەڕبوونەوەکانی نێوان پێشمەرگە و چەکدارانی داعشەوە دەست پێ بکەن. دوایین زانیاری چیە لەسەر ئەوەی کە ئەمڕۆ زیاتر لە 7 میحوەرەوە چەکدارانی داعش هێرشیان کردو لەسەر پێشمەرگە و هێزەکانی پێشمەرگەش دیار و هێرشانیان تێکشکانوە. دوا زانیاریەکان چین لەسەر ئەم بابەتە؟ بەڵێ ئەمڕۆ بەهۆی دیارە گەش و هەوایی کە چەند ڕۆژێکە لەسەر هەرێمی کوردستانە بەهۆی بارانبارینێکی زۆر و بەهۆی ئەو هەلەوە کە لەم هەلومەرجە گەشەی کە هەیە فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و پەیمانەکان ناتوانن بفرن و چالاکی ئەنجام بدەن. جگە لەوەش تەنانەت فڕۆکەکانی سەر بە وەزارەتی بەرگری عێراقیش بە هەمان شێواز کە ناتوانن ئەرکەکانی خۆیاندان لەم گەش و ئەم گەشەی کە هەیە ئەنجام بدەن. ئەوان چەکدارانی تیرۆریستی داعش ئەم هەلەیان قۆستۆتەوە و هەوڵیان داوە پەلاماری زۆربەی ناوچەکانی هێڵی بەرگری لە کوردستان بدەن، بە تایبەتی لە قەرەتەپەوە تاکو دەگاتە ناوچەکانی شنگار. دیارە زیاتر لە 7 شۆن هێزەکانی پێشمەرگە بەر پەلامار کەوتون کە پێشتر بە چەکی قورس بووە بڵێم پەلامارەکان، بەڵام دوای ئەوە هێرش هێنراوە بۆ ئەو ناوچانە و سەنگەرەکانی پێشمەرگە. خۆشبەختانە لە زۆربەی ناوچەکان تیرۆریستانی داعش تێکشکاون و نەیانتوانیوە ئامانجەکانی خۆیان جێبەجێ بکەن و شکستێکی گەورەیان توش بووە و کوژرا و بریندارێکی زۆریان هەیە. ئێستا بە پێی هەندێک زانیاری لە هەندێک لەو شوێنانە هێشتا شەڕ بەردەوامە. ئەمە ڕاستە تاکو ئێستا شەڕ بەردەوامە لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لەگەڵ چەکدارانی داعش؟ بەڵێ بێگومان تا ئێوارە لە هەندی ناوچە بە تایبەتی لە ناوچەکانی شنگار لە ناوچەکانی قەرەتەپە هێشتا بە شەڕ بەردەوام بوو لە نێوانی هەردوولە. بەڵێ ئێوەکو وەزارەتی پێشمەرگە هەستانە کرد کە بەهۆی هاتنی باران و کەش و هەواوە داعش نیازێکی لەو جۆرەی هەبێت، پلانێکی ئەمنی لەو جۆرە ینی ئامادەکاری کرابوو بۆ ئەوەی ینی بۆ تێکشکانی ئەو هێرشانەی کە ئەوکو ئەمڕۆ کراونەتە سەر میحوەرەکانی پێشمەرگە و تێکشکێنراون؟ بێگومان ئێمە لە هێڵێکی 1050 کیلۆمەترین لە شەڕدا لەگەڵ گروپی تیرۆریستی داعش، لەبەرەوەیە هەموو دەقە و کاتێک ئێمە هەموو هێزەکانی پێشمەرگە دەبێت لەو پەڕی حاڵەتی وریاییدا بێ، چ لە کاتی کە بارانبارین بێ یان چ لە کاتی گەشێکی ئاسایی بێ. لەبەرەوەیە ئەوان هێشتا لە ناوچەکەن، ئەوان هەوڵ ئەدەن بەردەوام لە هەندێک ناوچە غافڵگیری هەندێک هێز بکەن و پەلامار بدەن، چونکە دیارە ئەوان لە چەند ناوچەیەک شەڕ دەکەن. لە ناوچەکانی بڵێن کۆبانی کە ئازانین ئێستا هێرشێکیان هێناوە بۆ ناوچەی کۆبانی، هێرشێکیان هەیە لە ناوچەکانی بڵێن باکووری ڕۆژاوای بەغا لەگەڵ باشووری ڕۆژاوای بەغا لەگەڵ هەندی ناوچەی تر لە ناوچەکانی بێجی و تکریت و ئەو ناوەش بە هەمان شێوە تووشی شەڕ بوون لەگەڵ هێزەکانی حکوومەتی فیدراڵی عێراق. بێگومان هەوڵ دەدەن لە هەندێک ناوچە بڵێن مەژغوڵی هێزەکان بکەن بۆی لە شۆنێکی ترەوە پەلامار بدەن. لەبەرەوەی ئەوە پێشبینی کراوە، ینی هەموو کاتێک پێشبینی کراوە ئەگەر ئێمە هێرشمان نەبێ بۆ هەندی ناوچە کە ئەوان پەلاماری هەندی ناوچە بدەن.
سەبارەت بە پێداویستەکان دیارە بەوەی هاتنی وەرزی سەرما و سۆڵە و کەش و هەوا و بارانەوە پێداویستەکانی پێشمەرگەش گۆڕانکاری بەسەردادەیە لە ڕووی کەرەسی سەربازی و پێداویستیانی کە بۆ ژیانی پێشمەرگەکان پێویستە تا چەنە ئامادەکاریانە ئەم پێداویستیانە پڕکراونەتەوە لە ئێستادا. بێگومان ینی وەزارەتی پێشمەرگە سەرڕای خۆ هەموو لایەک ئەزانیە کە ئێستا ئەمە لە سەرەتای ساڵەوە بودجەی حکوومەت هەرێم بەگشتی بڕاوە و ئەتوانین بڵێن ئەزمەیەکی دارایی هەیە لە هەرێمی کوردستان و کەمی ینی بڵێن بودجە، بەڵام حکوومەت هەرێمی کوردستان بە سوپاسەوە لە سەرەتاوە بڕێکی پارە خستە بەردەست وەزارەتی پێشمەرگەکە بتوانێت هەندێک لە پێویستیەکانی جێبەجێ بکە. ئێمە هەوڵێکی زۆرمان داوە کە ئەو پێویستیانەی کە ئێستا پێویستن بۆ زستان بە پەلە دابینیکەین، بەڵام هاتنی بڵێن وەرزی بارانبارین لە پڕە وای کردووە کە بەڕاستی نەتوانرێ 100% هەموو پێویستەکانی هێزی پێشمەرگە لە خیوەتە، لە پێویستی نایلۆنە، لە پێویستی کەلوپەلی زستانەیە، لە پێویستی تری زستانەیە بۆ هێزەکە پێشمەرگە و بۆ پێشمەرگە قارەمانەکانی ئەو یەڵی بەرگریە دابین بکرێ، بەڵام ئێستا لە هەموو توانای وەزارەت خراوەتە گەڕ بۆ ئەوەیە کە هەموو نوقسانیەکانی هێزی پێشمەرگەی کوردستان جێبەجێ بکرێ لەم ماوەیەدا. بەڵێ کاک جەبار لەوەی دەست بە بەرنامەکە بکەین باس لەو کرا کە لە شنگال بەتایبەت لە شاخی شنگال ئێستا لە دۆخێکی تایبەتدان و هێزەکانی پێشمەرگە و هێزانی کە لەوێن پێداویستێکی زۆریان بەچەکەیە لە ئێستاە تا چەند لە سەختن بۆ ئەوەی کە لەو سنوورەوە ئەو ێرشانی کە دەکرێن تێک بشکێنرێت بەتایبەت هەندێک هێرش ئەم ئێوارەیە کراوەتە سەر شاخی شنگال لەلایەن چەکدارانی داعشەوە. دیارە شنگال وەکو هەموو لایەک ئەزانێ لە بیدایەتی لە سەرەتای هێرشەکانی گروپی تیرۆریست بۆ ناوچەی شنگال و ناوچەکانی تری ڕەبیعە و سەدی مووسڵ و ئەو ناوچانی کە نزیکی مووسڵن، لەو کاتەوە ئەوانەی کە لە ئەو قارەمانانەی چه هاوڵاتیانی شنگال چه ئەو پێشمەرگە قارەمانانەی کە ئێستا لە شاغی شنگالن کە بەرەنگاری گروپەکانی داعش بوونەتەوە دابڕاون لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان، یعنی هیچ ڕێگایەکی پیادە نییە بۆ گەیاندنی هیچ جۆرە کۆمەکێک بۆ شاخی شنگال تەنها لە ڕێگەی فڕۆکەوە نەبێ. ئێمە لە سەرەتادا چەند جارێک هەوڵ دراوە لە ڕێی فڕۆکەوە کە هەندێک خواردن و هەندێک پێویستی لە ئاسمانەوە فڕێ بدرێ بۆ هەم هاوڵاتیانی ئازیزمان کە گیریان خواردووە ئەو ئاوارە بوون لە شاخی شنگال، هەم بۆ پێشمەرگە قارەمانەکان کە بەرەنگاری گروپەکانی داعش بوون. ئێستش بە هەمان شێواز لەم ماوەی دواییدا هەوڵماندا و لە ڕێی هلیکۆپتەرەوە کە بە سوپاسەوە لەلایەن حکوومەتی فیدراڵی عێراق یان لەلایەن وەزارەتی بەرگریەوە 2 هۆلیکۆپتەر تەرخان کراوە بۆ ئەو مەبەستە و جارجار یان دەرمان یان پێویستی چەک و تەقەمەنی ئەگەیەنرە شاخ یان پێویستەکانی تر زۆر جارەیە بریندار یان ئەو هاوڵاتیانەی کە بڵێن توانایان نییە لەوێ بمێننەوە ئەگوێزدێنەوە بۆ ناوچەکانی تر. بەڵام وەکو باسم کرد ئەمڕۆ کە ئەو شەڕە لەو ناوچانە ڕووی داوە، جگە لەوەی کە هاوپەیمانانیش نەیان توانیوە فڕۆکە جەنگیەکانیان هەستن بۆ هاوکاریکردن و بردومانکردنی ئەو هێزانەی گروپەکانی داعش، بە هەمان شێوەش هەلیکۆپتەرش نەیتوانیوە هەستێ بۆ ئەوەیە کە کۆمەک و پێویستی بەرێ بۆ شاخی شنگال. بەڵام پێشتر ئێمە چەند جارێک کۆمەکمان بە پێویست گەیاندۆتە شاخی شنگال بۆ حاڵەتێکی ئەوە ئەگەر هەلومەرجەکە گەشو هەواکە بەرەو باشیش بڕوا بێگومان جارێکی تریش بە هەمان شێواز هەلیکۆپتەرەکان پێویستەکانی ئەو پێشمەرگە قارەمانانە هەر ئەبا بۆ شاخی شنگال. بەڵێ دوای ئەوەی کە هاوکاری گەێنرایە کۆبانەیە پێتانوانی ئەم هێرشانەی کە ئەمڕۆ داعش کردیە سەر سنوورەکانی هەرێمی کوردستان لە کاردانەوەی گەاندنی هاوکاری هەرێمی کوردستان بوو بێ بۆ کۆبانی؟ بێگومان یەکێک جاری یەکەم گروپی داعش بڵێن گروپێکی تیرۆریستیە، گروپی تیرۆریستێکی جیهانیە و دیارە دژ بە هەرێمی کوردستان و دانیشتوانی هەرێمی کوردستانن بە هەموو نەتەوە و ئاین و تایفەکانیەتی و بە تایبەتی نەبەس هەرێمی کوردستان دژی
عێراقی فدراڵ و وڵاتانی دراوسێ و وڵاتانی ئەوروپا و دنیاە ینی بەڵێ. ئەوە یەکەم دووەمیش بێگومان ئەوە جۆرێکە لە ڕەتفعلێک کە ئێمە وەکو هەرێمی کوردستان بە هەموو توانای خۆمان لەم ماوەیەدا هێرشمان بردوتە سەر بنکە و بارەگا و مۆڵگەکانیان و بۆ ڕزگاکردنی هەموو ناوچەکانی کوردستانی و بێگومانیش بە هاوکاری هاوپەیمانی لەگەڵ ئەمریکا وڵاتانی هاوپەیمانیش ئێمە بەردەوام دەبین لە شەڕی تیرۆر و لە شەڕی گروپەکانی داعش و بە هەمان شێوەش ئێمە ئامادەی خۆمان وەکو حکوومەتی هەرێمی وەزارەتی پێشمەرگە نیشانداوە بە هەموو تواناکە هاوکاری کۆپانی و قارەمانەکانی کۆپانی بکەین کە ماوەی مانگێکە بە شێوازێکی زۆر قارەمانانە کە کەم تەجروبەی وهایە لە مێژوو دش بە گروپەکانی داعش وەستاون بە پیا و بە ژن و بە منداڵ و بە پیر بێگومان ئەوەنەوە جۆرێکە لەو ڕەتفعلەی کە ئەوان ئەیانەوێ بڵێن تواناکانی ئێمە لەو ڕۆوە کەم بکەنەوە. بڵێ سەبارەت بە پرسی ناردنی چەک بۆ کۆبانی ئەمڕۆ دوایەوەی کە مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی بەیاننامێکی بڵاو کردەوە سەرۆکایەتی هەرێم دیارە پێشە بەیاننامێکی بڵاو کردەوە دواتر بەیاننامێکی دیکەی بڵاو کردەوە لەسەر ئەم پرسە لەسەر زاری ئەوە بزانین چەک چۆن نێرا بۆ کۆبانی وە کێ ناردی و چۆن بە چه ئالێتێک نێرا. من ناچمە ناو بابەتی سیاسی و حزبیەوە من وەکو کارمەندێکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمینداری وەزارەتی پێشمەرگەم و ئەندام و تەبێژی فەرمی فەرماندەی گشتی هێزەکانی پاراستنی هەرێمی کوردستانم دیارە وەکو حکوومەتی هەرێم کوردستان وەکو وەزارەتی پێشمەرگە سەرڕای ئەوەی کە ئێمە بە درێژایی 1050 کیلۆمەتر شەڕی گروپی تیرۆریستی داعشەکەین کە ئەمە لە توانای دەوڵەتێکی گەورەدایە نەوەکو هەرێمێکی بچووکی وەکو ئێمە هەرێمی کوردستان کە لە سەرەتادا هیچ پشتیوانێکشمانەوە بەڵام سوپاس بۆ ئەمریکا وڵاتانی هەوپەیمان لەم دوایەدا پشتیوان زۆرە ئێستا بۆ هەرێمی کوردستان ئێمە سەرڕای ئەوەش هەموو هەوڵی خۆماندا وەکو حکوومەتی هەرێمە وەزارەتی پێشمەرگە کە ئێمە بە دوو شێواز هاوکاری قارەمانەکانی کۆپانی شەڕەوانەکانی کۆپانی و ئەوانەی کۆپانی بدەن هەم یەکەم چۆن بتوانین چەک و تەقەمەنی بگەینە کۆپانی هەم چۆن بتوانین هێزی پێشمەرگەش بگاتە کۆپانی ینی چونکە وەکو وتم کۆپانی ناوچەیەکی بە هەمان شێوازی شنگال ناوچەیەکی دابڕاوە ینی یەکەم 300 کیلۆمەتر لە هەرێمی کوردستانەوە دوورە دووەم لە ڕووی جوگرافیەوە لە کانتۆنەکانی تری جەزیرە و عەفرینیش دوورە و ماوەیەکی زۆر درێژ هەیە ناتوانانی لە کانتۆنەکانیشەوە یارمەتی بە شێوازێکی پیاوەی ئەم هاوکارانە ئێستا وەکو کێ نێراون وەکو هەرێمی کوردستان نێراونەتە کۆبانی من وەکو بۆ باسەکە من ناشمە ناو بابەتی ینی من لەسەر هیچ مۆزوعێکی بابەتێکی حزبی ناوڕۆم بەڵام ڕوونە قسەکەی من کە ئێمە لامان گرنگە یەکەم یارمەتی بگاتە کۆپانی ئەوە یەک دووەم میشان ئێمە وەکو وەزارەتی پێشمەرگە و وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بۆم باس کردی لە بدایەتی یعنی لە سەرەتای ئەو هەلومەرجەی کە هەیە لە کۆپانی هەوڵمان داوە دانیشتنمان ساز کردووە لەگەڵ لایەنی ئەمریکی لەگەڵ لایەنی تورکی لەگەڵ برایانی پێدا لەگەڵ لایەنەکانی بڵێن ڕۆژاوای کوردستان و دوێنێش بە تایبەت ئێمە چەند کۆبوونەوەیەکی گرنگمان ئەنجامدا لەگەڵ لایەنی ئەمریکی و لایەنی تورکی و لایەنی برایانی پێدە و لەگەڵ لایەنەکانی تری بڵێن ڕۆژاوای کوردستان لە ناوچەکانی فیشخابور بە سەرپەرستی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان و مابەدبوونی وەزارەتی پێشمەرگە و نوێنەدانی ئەو هەموو لایەنە کە ئێمە چۆن بتوانین ئەو کۆمەکانە بگەێنین و چۆن بتوانین هێزی پێشمەرگەش بگەێنین دیارە بڵێن ئەو ئامانجا یەکەم ئامانجمان جێبەجێ بوو کە ئەم شەو بڕێکی زۆر باش چەک و تەقەمەنی گەیشتە کۆپانی و گەیشتە دەست قارەمانەکانی کۆبانی و شەرەفانانی کۆبانی و ئێمەش لە پلان داین بۆ زانینتان لە پلان داین و لە گفتوگۆ داین لەگەڵ لایەنی تورکی و لایەنی ئەمریکی و لەگەڵ لایەنی برایانی پێدە و لایەنی شەرەفانەکانی کۆبانی و هەموو لایەنەکانی بڵێن ڕۆژاوای کوردستان کە ئێمە هەندێک یەکەی هێزی پێشمەرگەی وەزارەتی پێشمەرگە بە چەکی ئیسنادەوە بگەینە کۆپانی بۆ پشتیوانیکردنی برایانمان لە کۆپانی لەوێ و وەکو بڵێم ڕەزامەندیکی سەرەتایی حکوومەتی تورکی وەرگیراوە لایەنی ئەمریکی وەرگیراوە کە بۆ چۆنەتی گەیشتنی ئەو یەکەی ئیسنادی وەزارەتی پێشمەرگە بۆ کۆبانی
گرنگ لێرەدا ئێمە وەکو هەرێمی کوردستان بەگشتی توانیمانە هەم لە ڕووی ئەرکی نیشتیمانی و ئەرکی نەتەوەی و ئەرکی ئینسانیدا ئێمە بتوانین هاوکاری و یارمەتی برایانمان بدەین شەرەبانە قارەمانەکانی کۆپانی بدەین چونکە ئێمە هەموو ئەو شەڕگانە بە یەک شەڕ ئەزانین ئێمە و کۆپانی فەرقمان نییە ئێمە بەردەوام وتومانە کەرکووک لەگەڵ جەرەولا خانەقین شنگار کۆبانی بە یەک چاوسەی دەکەین و بە یەک شەڕگە سەی دەکەین و بە یەک ئاماژمان هەیە دژمنی سەرچیمان دژمنەکەمان لە ڕێگەی ئێوە وەکو وەزارەتی پێشمەرگە و سەرۆکایەتی هەرێمەوە هاوکاریانە بە ناوی هەرێمی کوردستان نێرانێتە کۆبانی بەپێی قسەکەی جەنابەت ئێمە لە هەرێمی کوردستان هەرچی ئەکرێ بە ناوی هەموو هەرێمی کوردستانەوە ئەکرێ وەکو من وتومە من ئێستا لێرە ئەڵێم من کەسێکی حکومیم من ئەمینداری وەزارەتی پێشمەرگەی حکوومەت هەرێمی کوردستانم ئەندام و تەبێژی فەرمی فەرماندەی گشتی هێزەکانی پاراستنی هەرێمم ئەو پرۆسەسەی کە من تێدا ئەندامم بۆ گەیاندنی ئەم کۆمەکە و بۆ گەیاندنی ئەو یەکانی هێزی پێشمەرگە ئەمە پرۆسەسێکی حکومیە پرۆسەسێکی حکومی هەرێمی کوردستانە بۆ هاوکاریکردنی برایانمان لە کۆپانی بەگشتیشدا دەکا هاوکاریەکی هەرێمی کوردستانە بەگشتی بۆ برایانمان لە کۆپانی لە ڕێگەی کێوە ئەم مینە نێراوە ئەوانەی کە سەرپەرشتی نردنی کۆمەکەیان کردووە دیارە وەک هەندێک وێنەش بڵاو بۆتەوە هێزی دژە تیرۆرن کە نێراوە ئایا ئەمە سەر بە وەزارەتی پێشمەرگەیە یاخود ڕاستەخۆ سەر بە سەرۆکایەتی هەرێمن ئەکا سەرپەرشتیان کردووە لە فڕۆکخانەی هەولێر و نێراوایە هاوکاریەکان ئەو چەک و تەقەمەنیە ئێمە نایەن بێن وردەکاری و تەفاسیلی چۆنێتی ناردن چونکە بە هیچ شێوازێک لە هەموو جیهانە هەر لایەنێکی حکومی یان هەر لایەنێکی هێزی چەکدار لە دنیادا کە پرۆسەیەک ئەنجام دەدا نایەت وردەکاری هەموو پرۆسەکە بێت لە هۆکارەکانی ڕاگەیاندن باس بکە کە چۆنەوە پرۆسە ئەنجام درا بەڵام وەکو باسم کرد پرۆسەکە ناردنی چەک و تەقەمەنیە بۆ شەرەبانەکان و قارەمانەکانە ئەوەی پرۆسەکەی ئەنجام داوە بە سوپاسەوە هێزەکانی ئەمریکایە کە بە فڕۆکە گەیاندویانە تا و ناوچانە بەڵێ کۆمەڵێک پرسیامان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەهاتووە بەهێز هیوا دەپرسێ باشە بۆ زووترم هاوکاریە نەدەنارد ینی بەس لەوە کاڵە بۆچی زووترم هاوکاریە نەنێراوە ئایا تەنها هەڵوێستی تورکیا ڕێگر بوو لەوەی کە ئەم هاوکاریانە بەم جۆرە بگاتە کۆبانی دیارە وەکو من ڕوونم کردەوە لە سەرەتادا ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان سەرەڕای ئەو هەلومەرجە تایبەتەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و سەرەڕای ئێمەش وەکو هەرێمێکین کە توانامان کەمە لە ڕووی بوونی چەک و تەقەمەنی لە ڕووی بوونی ئیتاد ینی بۆ هەرێمی کوردستان ئێمەش لەلایەن وڵاتانی ئەمریکا و هەپەیمانان کۆمەک ئەکرین و ئێمە تووشی شەڕێکی فراوان بووین کە 1050 کیلۆمەترە بەڵام سەرەڕای ئەم هەلومەرجەنا لەبارەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئێمە هەوڵماندا وەکو حکوومەت هەرێم وەکو وەزارەتی پێشمەرگە لە یەکەمی ڕۆژەوە کە ئەو هەلومەرجە لە کۆپانی ڕووداوە کە ئێمە بتوانین هاوکاریان بکەین بەڵام ئەو هەوڵانە ئێستا گەیشتە ئەنجام بێگومان تۆ کە هەوڵێکی وادەی یەکەم تۆ چەکێک ئەگوێزیتەوە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان دووەم چەکێک ئەگوێزیتەوە بۆ سەر خاکی وڵاتێکی تر کە وڵاتی عێراق نییە پێویستیت بە ئامرازە بۆ گواستنەوەی ئەو چەکە ئامرازەکەی ناتوانانی لە ڕێگەی پیادە بیجۆزیتەوە ئەبێت لە ڕێگەی ئاسمانەوە بجۆزیتەوە بەبەر ئەوەی ئەمە زۆر زەحمەتە تا بگاتە ئەنجام ئەو ماوە زەمەنیە ئەو ماوەی کە لە یەکەمی ڕۆژەوە تا ئێستا ئەوە پێویست بووە هەتاکو لەگەڵ تورکیا ئێمە گفتوگۆ بکەین هەتاکو لەگەڵ ئەمریکا گفتوگۆ بکەین هەتاکو لەگەڵ برایانی پێدە و برایانی ئەو شەرەبانە قارەمانەکانی بڵێن کە لە کۆپانی ئەجەنگن پرۆسەکە چۆن ئەنجام دەین کە بەسەرکەوتووی ئەنجام بدرێ و بگاتە دەستی ئەوان و نەگاتە شۆنێکی تر ئەو چەک و تەقەمەنیە لەبەر ئەوەی پێویستی بەو ماوەیە هەبوو بەڵێ کاک جەبار خۆ ئێمە لە هەرێمی کوردستانیش بامان شێوە بەڵێ لە فڕۆکەخانەی هەولێرەوەم چەکان نێراون پرسیاریەوەم کرد پێشتر وەکو بۆم باس کردی ئێمە وردەکاری ناردنەکەی لامان گرنگ نییە ئێمە لامان گرنگە کە کۆمەک گەیشتە قارەمانەکانی کۆپانی ئەوە گرنگە ئێستا بڕێ و کۆمەکە چەندە لە بەیاننامەکەی سەرۆکایەتی هەرێم دەڵێ 21 فڕۆکە
ئێمە بەڵێ بڕەکەی چەندە بڕی ئەو هاوکاری کە نێردراوە چەندە وەکو بۆم باس کردی ئێمە بڕی پێویستی لەم کاتەدا کە برایانی قارەمانی کۆمپانی گەمارۆ دراون لە سێ لاوە هێرشیان بۆ دێنرێت لە هیچ شوێنێکەوە کۆمەکیان پێ ناگات گرنگ ئەوەیە چەک و تەقەمەنی پێویست گەیشتە ئەو برایان بەڕێزانە بۆی بتوانن بەرگری بکەن لە شارە قارەمانەکەی کۆمپانی و جگە لەوەش وەکو باسم کرد گرنگی ئەم پرۆسەیە لەوەدایە کە چەک لە هەرێمی کوردستانەوە بەهۆی فڕۆکەی ئەمریکاوە بگاتە برایانی کوردمان برایانی قارەمانانمان لە کۆمپانی ئەمە خۆی ڕووداوەکە ڕووداوێکی یەکجار هیچ پێویست بە تەفاسیل ناکە هیچ پێویست بە وردەکاری ناکە ئەمە پرۆسەیەکی سەربازیە لەبەرەوەی ئێمە باسی تەفاسیل و وردەکاری ناکەین بەڵام ئەمە ڕووداوێکە ئەبێت لە مێژووی کووردا و لە مێژووی کوردستاندا بنووسرێ کە ئەم کارە ئەنجام دراوە شەوی ڕابردوو بەڵێ کاک جەبار محەممەد ئەمە ئاڵوگۆڕێکی گەورەیە بەناوچەکەی گەورەیە بەڵێ محەممەد دەپرسێ ئەم هاوکاریانە ئایا بەردەوام دەبن پرسیارێکی دیکات و دەڵێت لە کیۆ ئەم هاوکاریانە گەشتون کە تورکیا ئەگەر ڕێگەی نەدابێ ئەم هاوکاریانە ئایا دەبێتە پردێکی ئاسمانی بەردەوام دەبێ هاوکاریندادنی چەک و تەقەمەنی بۆ کۆبانی من ئەوە پێشتر وڵامی ئەو پرسیارەم دایەوە ئەڵێم هەتا توانامان هەبێ و هەتاکو ئیمکانیەت هەبێ چونکە بەڕاستی باڕاستیەک هەموو لایەک بزانێ ئەو چەک و تەقەمەنیانەی کە ئەڕۆن لەو کۆمەکانە نین کە وڵاتی ئەمریکا و پەیمانانی داوێتی بە هەرێمی کوردستان و بە هێزی پێشمەرگە لەم دوایەدا چونکە ئێمە ڕێککەوتووی لەگەڵ ئەو وڵاتانە ئەو کۆمەک و هاوکاری چەک و تەقەمەنیە کە ئەیدەن بە ئێمە تەنها ئەبێت بۆ وەزارەتی پێشمەرگە بێ تەنها ئەبێت لە هەرێمی کوردستانە بڵێن بەکار بێنرێ بەڵام ئەو هاوکاریە حکوومەتی هەرێم لە چەک و تەقەمەنی پێشتری خۆی یعنی لە هەڵگیراوی پێشتری خۆی لەوەی کە هەی بۆ نردوێتی بۆ ئەوێ و هەتاکو هەمان بێ و هەتاکو پێمان بکرێ و هەتاکو ڕێگای گواستنەوە هەبێت ئێمە بە هەموو توانە هاوکاری برایانمان ئەدەین لە کۆمپانی و لە شوێنەکانی تر کە ئەگەر پێویستیان بە هاوکاری ببێ و وەکو باسم کرد ئێمە ئەوە خۆمان ئامادە ئەەکەین تەنانەت بۆ نردنی یەکەی سەربازی ئسنادیش ئێمە لە گفتوگۆ ئەوە داین بۆ هاوکاریکردنی ئەو برایانمان لەوێ بڵێ دیارە کاک جەبار هەر لەسەر نردنی هێزی پێشمەرگە چەند پرسیارێکاتون دەڵێن ئایا هێزی پێشمەرگە دەچێتە کۆبانی پێشتر بەڕزیش باس لەوە کرد بڕیارە بەم زوانە هێزی پێشمەرگە ڕوانیەوە بکرێت بە تایبەت دوای ئەوەی کە وەزیری دەرەوەی تورکیا ئەمڕۆ لێدوانێکی داوە دەڵێت ئامادەین دەرگای سنوورەکان بکەینەوە بۆ ئەوەی کە هێزی پێشمەرگە ڕەوانەی کۆبانی بکرێت ینی شتێکی وایە کە بەم نزیکانی هێزی پێشمەرگە ڕەوانە بکرێت لە هەوڵداین بۆ نردنی بڵێن چەندیەکەیەکی هێزی ئیسناد یعنی هێزی پشتیوانی و بە تایبەتی ئەو چەکانەی کە پشتیوانن یعنی ئەو چەکانەی چەکی یعنی نیمچە قورسن یعنی قورسی تەواو ناوەڵام نیمچە قورسن طبعا دیارە لەو بارەوە ئێمە کۆبوونەوە و گفتوگۆمان لەگەڵ لایەنی ئەمریکی کردووە لایەنی تورکیا کردووە و لایەنی پەیەدە و لایەنی برایانمان شەرەباناکان لە کۆمپانی کردووە و ئێستا خەریکی ئەوەین کە ڕێگای گونجاو ئامادە ئەکەین بۆ ئەوەیە کە هێزی پێشمەرگەی وەزارەتی پێشمەرگە بڕوا بۆ پشتیوانیکردنی برایانمان لە کۆمپانی بەڵێ سەبارەت بە هاوکاری و هێنانی چەک بۆ هێزەکانی پێشمەرگەی هەرێمی کوردستان دوای ئەوەی زۆرینەی وڵاتانی ئەوروپی هاوکاری پێزی پێشمەرگەیان کرد تاکو ئێستاژە هاوکاریانە بەردەوامن لە ئێستادا و چەکانی کە دێن بەپێی پێویستن وەک پێشتری سەرۆکی هەرێم خۆی لە لێدوانێکی داباسی لەوە کرد کە هێشتا چەکی قورس و پێویست نەگەیشتونەتە دەست هێزەکانی پێشمەرگە بەڵێ ئێمە ئەو هاوپەیمانێتی و هەماهەنگی و هاوکاریە لەگەڵ ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی کە ئێستا 8 دەوڵەتن ئێمە بەردەوامە هەماهەنگی و هاوکاریمان ژوورێکی ئۆپەراسیۆنی هاوبەشمان هەیە ڕۆژانە پەیوەندیمان هەیە هەفتانە کۆبوونەوەی بەردەواممان هەیە و ڕۆژانەش کۆمەکی ئەو وڵاتانە ئەگەنە هەرێمی کوردستان کە لە چەک و تەقەمەنی پێویست هەندێکی ئەو کۆمەکانە خۆیان ئەو وڵاتانە ئەینێرن
هەندێکیش لەسەر داواکاری ئێمەیە کە ئێمە کچی پێویستیەکمان هەیە لە ڕووی ئامێری سەربازیەوە یان چەکەوە یان تەقەمەنی یان عیتادی ئەو شەکانەی کە پێویستیمانە بۆ هەرێمی کوردستان و پرۆسەکە بەردەوامە چونکە شەڕەکە بەردەوامە و بەپێی ئەوەی کە بڵاو کراوەتەوە و بەتایبەتی لەسەر ڕۆشنایی لێکدانەوەی ئەو وڵاتە گەورانە کە ئەم شەڕە بەردەوام دەبێت تا ماوەیەک یعنی هەر تەنها پاکردنەوەی ناوچەکانی کوردستان نییە بەڵکو ئێمە لە دوای ئەوەدا کە ناوچەکانی کوردستانشمان لێ پاکردنەوە بە تەواوەتی هێشتا هێڵێکیمان ئەمێنێ لەگەڵیانە ینی هێشتا ئەوان لە ناوچەکە ئەمێنن لەبەرەوەی ئەبێ لە پاش ئەوەشدا چۆن بەرگری لەو هێڵەی بەرگری لە کوردستان بکەین و چۆن بتوانین هاوکاری وڵاتانی هاوپەیمان و حکوومەتی فدراڵی عێراق بکەین بە پلانی گونجاو بۆ ئەوەی بە تەواوەتی لە ناوچەکانیان دەرێنین. بەڵێ ئێستا ئەم هاوکاریانە لە ڕێگی بەغداوە دەهێنرێن یاخود ڕاستەخۆ مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت؟ وەکو باسم کرد هەماهەنگەکە نوێنەرانی ئەو وڵاتانە کە هەش وڵاتن ئەمریکا لەگەڵ بریتانیا، فەڕەنسا، ئوسترالیا، کەنەدا، هۆڵەندا ئەوانەی لە هەرێمی کوردستانن ئێمە دانیشتنەکانمان لەگەڵیاندا هەماهەنگیمان لەگەڵیاندا ژووری ئۆپەراسیۆنمان لەگەڵیاندا ڕاستەوخۆیە و داواکاریەکانی ئێمەش لەوان ڕاستەوخۆیە. هەندێک جاریش نووسراوش ئەنێرین بۆ وەزارەتی بەرگری عێراق لەبەرەوەیە وەکو باسم کرد ئێمە هەرێمێکین بەشێکی لە دەوڵەتی فدراڵی عێراق و ئێمە هێزەکانمان بەشێکە لە سیستەمی بەرگری عێراقی بەپێی دەستوری عێراق لەبەرەوە زۆر جاریش داوا لەوانش ئەکەین ڕاستەخۆ بەڵام هاتنی ئەو کۆمەکانە تەنها بەپێی ئەو یاسایان نێونەتەوەیانە کە ئەو وڵاتانەیە کە مین جار ئەڕۆن ڕێکەوتن لەگەڵ بەغا ئەنجامەدەن طبعاً دیارە ڕێکەوتنی هەماهەنگی لەگەڵ بەغایە ئەنجامەدەن بڵێ خەبیرەکانیان و شارەزاکانیان دێنە بەغا دوای لە بەغاوە دێنە هەرێمی کوردستان بە هەمان شێواز ئەو کۆمەکانش کە ئەنێنن بۆ هەرێمی کوردستان بە فڕۆکە دێتە بەغا دوای ئەوەی کە لەلایەن وەزارەتی بەرگری عێراقەوە بڵێن ئامار ئەکرێ کە ئەو جۆرە چەک و تەقەمەنیانی کە دێن ئەمجا دێتە هەرێمی کوردستان بەڵام هەتاکو ئەم کاتەیە هیچ ڕێگیریەک نەکراوە لە هەر جۆرە چەکێک یان تەقەمەنیەک کە هاتووتە هەرێمی کوردستان یان هەر جۆرە مەشقێک یان هەر جۆرە شارەزایەک لەلایەن ئەو وڵاتانەوە نێردراوە بۆ هەرێمی کوردستان بۆ هاوکاریکردن و هەماهەنگیکردنی هێزی پێشمەرگی. بەڵێ کاک جەبار کاتمان تەنها یەک دەقەماوە گەر بابەتێکی دیکە پرسی بازرگانیکردنی هەندێک لە بازرگانانی کورد لەگەڵ داعش ئەم ماوەیە هاتە بەرباز باز ئەو دەکرێت کە هەندێک لە کەسانی سەربازیشان تێدایە ئێوە تا چەند ئاگاداری ئەم بابەتەن ئایا کەس دەزی کراوە بەتایبەت لە سنووری پارێزگای کەرکووک لەسەر ئەم بابەتە؟ بە کورتی سپاس دەکەم. یەکەم من هیچ پەیوەندیم نییە بەو بابەتەوە لەبەرەوەی لیژنەیەک دامەزراوە بە فەرمانێکی سەرۆکایەتی حکوومەت وەزیری پێشمەرگە وەزیری ناوخۆ لەگەڵ سەرۆکی دەستگای ئاسایش لەو لیژنەدان و ئەو سێبەڕێزە ئەزانن گەیشتووەتە چه ئەنجامێک لێکۆڵینەوەکان ئەوان بەردەوام کۆبنەوەکەن و ئەمڕۆ وەکو بزانم کۆبنوویەکیان هەبوو لەو بارەوە بەیانیە بەردەوام خەریکی راپۆرتیان بۆ دێ لێکۆڵینەوە ئەکەن بێگومان کە راپۆرت و لێکۆڵینەکان گەیشتە ئەنجامێک کە خەڵک هەیە ئەو تاوانەی ئەنجامداوە بێگومان پێشکەشی یاسا کرێ و سزای یاسایی خۆی زۆر سپاس بۆ بەڕێز زانیاری وردم دەربارەی بەڵێ فەرید جەبار یاوەرمەندە ئەمیداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەت هێرێم سپاس بۆ بەڕێستان کە لە شاری هەولێر و لەگەڵمان بووی بەڵێ بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکە بوون کاتێکی خۆش بە هەمولایەک و خواتان لەگەڵ